بەنزینی نۆرماڵ لە بەنزینخانەکانی هەرێمی کوردستان بە چەندین جۆر و نرخی جیاواز دەفرۆشرێت. بەپێی ڕێنمایی و چاودێریەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان دەبێت کوالێتی هەموو ئەو جۆرە بەنزینانەی بە نۆرماڵ دەفرۆشرێت وەک یەک بێت، بەڵام لە ڕووی نرخەوە جیاوازن. ئەو بەنزینە بەنزینی فدرالی عێراقا بە سەرپشتیاری سامانە سروشتیەکان ئەو بەنزینە بە 670 دیناری سامانە سروشتیان دەداتەمە، ئەمەش بە 690 تەوزیعی سەر شوفێران دەکەین. بەنزینەکە ئۆکتانی زۆر باشە الحەمدولیلا. بەنزینی نۆرماڵ لە نێوان 660 و 690 و زیاتر لە 800 دینار لە بەنزینخانەکان دەفرۆشرێت. خاوەنیشێک لە بەنزینخانەکان دەڵێت دوای هاتنی بەنزین لەلایەن حکوومەتی عێراق تا ڕادەیەک نرخەکان جێگیربوونیان بە خۆیانەوە بینیوە. گەرچەند هەرزان دربی لۆمە ئەوەندە لۆ هاوڵاتیانیش باشترە و لۆمەش باشترە و ینی هەموو لایەک لۆ ئیسیفادەی هەموو لایەکی باشترە. یان ئێستاکە ئەمە ئەگەر بە 730 دیناری بی و بە 530 دیناری بی ئەوەکەی ڕوبعەکەیمە معدودە، یعنی دیارە چەندە ڕوبعەکەیمە. بەنزینی نۆرماڵ زۆرترین خواستی بەکارهێنانی لەلایەن شۆفێرانەوە لەسرە، هەرەمەشەوای کردووە نرخەکانیان بەرز ببێتەوە و بوونی بازاڕی ئازاد و نەبوونی چاودێری وەک پێویست لەسەر نرخەکانیان جارێکی تر ئەم جیاوازیەی دروست کردووە کە لە بەنزینخانەیەک بۆ بەنزینخانەیەکی تر کە هەمان جۆر و کوالێتی بەنزینن بەڵام نرخەکانیان جیاوازن. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.